بەرپرسێکی یەکێتی لە بەغدا نەخشەڕەیەکی نوێ بۆ جێبەجێکردنی تەڵتین لە سلێمانی ئاشکرا دەکات. لەژێر شاری گۆڕانکاریەکان زۆرینەی بەرپرسانی باڵای تورکیا لە دەرگای کوورد دەدەن و زانیاری نوێ ئاشکرا دەبێت. بەیانی دەنگدانی تایبەت دەست پێ دەکات و 2 هەفتەی ڕابردووش زۆرترین بەڵێنی جێبەجێکردنی پرۆژە دراوە. کاروان یاروەیس پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا ڕایگەیاند سوودانی پرۆژەی هەژماری منی ڕەت کردوتەوە و جەختی لە تەڵتین کردوتەوە. کاروان یاروەیس ڕاشی گەیاند وەک یەکێتی دەبێت کار بۆ ئەوە بکەین تەڵتین لە سنووری سلێمانی دەست پێ بکات. ئەویش لە ڕێی زیادکردنی بانکەکانی TBI کە ئێستا تەنها یەک نرخی لە سلێمانی هەیە. هاوکات داواش دەکەین بنکەکانی ڕەشید و ڕافیدەی نرخ لە سلێمانی بکەنەوە. ئامێرەکانی ATM و تیمی تایبەت بهێنرێتە سلێمانی. ناوبرا وتیشی بەپێی یاسای بودجا هەر پارێزگایەکی هەرێم هەستی بە ناداتپەروەری کرد دەتوانێت بە شێوەی ڕاستەوخۆ و مامەڵە لەگەڵ بەغدادا بکات. لە چوارچێوەی سەردانی لایەنە سەرەکیەکانی تورکیا بۆ لای سەرکردەکانی باکووری کوردستان بڕیارە هەفتەی داهاتوو ئۆزگور ئۆزەل سەرۆکی پارتی گەلی کۆماری نەسرا و بەجە هەپا سەردانی سەڵاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووتری هەدەپە و سیاسەت مەداری ناسراوی کورد لە کورتوخانەی سزا قورسەکانی ئەدرینا. سەردانەکە دوای ئەوە دێت پێشتر دەوڵەتی باخسەلی سەرۆکی پارتی مەهاپەی نەتەوە پەرست لە پەرلەمان سەردانی فراکسیۆنی دەم پارتی گەورەترین پارتی کوردستانی باکووری کوردستانی کرد و قسەی لەسەر ئاشتی کرد. لەلایەکی دیکەش چەند سەرچاوەیەک ڕایانگەیاندووە دەوڵەتی تورکیا بەهۆی ترسی لە ڕووداوەکانی ناوچەکە لە ڕێی هۆزەلانەوە داوای گەڕێکی دیکەی دانوستانی ئاشتی کردووە. بڕیارە سبەی هەینی هەژدەیدا دەنگدانی تایبەتی هێزانامنی و سەربازیەکان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات. ڕۆژی یەکشەمەی داهاتووش دەنگدانی گشتی بەڕێوەچێت. ئەنجامداری هەڵبژاردن لە کاتێکدایە لەو ماوەیە زۆرترین بەڵێنی جێبەجێکردنی پرۆژە بە خەڵک دراوە. ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزیری ئاوادانکردنەوە لە پشکی پارتی ڕاگەیاندووە 2 هەفتەی ڕابردوو بۆ ئێمە وەک جەژن بووە لەبەر زۆری ڕاگەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری. جێی باسا ژمارەیەکی زۆری هەوڵاتیان گومانیان لە جێبەجێکردنی ئەو بەڵێنانە هەیە لەسەر وەختی پرۆژەی هەڵبژاردن دەدرێت بۆیە هاوشێوەی ڕابردوو جێبەجێ ناکرێت.